وڵی خۆ ئێمەش دڵوان نەسووتێ بە شارەکەمان و ئێرە لای باخەکانی خولەرەیسیە ئەو شەوانی لافتەیەکدا ئاو دێتەوە لافاوێکی زۆر بەم شاخەدا لەو تەنکی سەرەوە دێتە خوارەوە بۆ ئێرە بۆ نەو ماڵەکانەوەکەی بین ئەمە شوێنی ڕێڕەوی ئەو ئاوەیە کە پێ دێتە خوارەوە هاوڵاتیانی ئەم ناوچەی ئاگاداریان کردینەوە لە بوونی ئەوەی مەترسی وەک باسییان کە ئەو شەوانەی ئەو تەنکیە سەر ڕێژە بێت وەکوایە لەم ناوەیە لافاو هەستێت لێرە کاگارامی لێ خاوەنیەشی لەو باخانەیە کە لێرە سڵاو لێ بە کاگارام کاتۆ باش ئەم بابەتە چییە چی ڕوئەیە لێرە وەڵی ئەمە ماوەی 10 ساڵە بێت وایە ئەم ئاوە جاری وایە بە سێ چوار مانگ هیچ دەنگ نییە جاری واژ هەیە ئاوە بەو شێوەیە ئەم ئاوە لەو تەنکیوێتە خوارەوە بە حسابش سەر ڕێژەکە وڵی خۆ ئێمەش دڵوان نەسووتێ بە شارەکەمان و خۆمان لەم گەڕەکە نیشەجین و یعنی معقول نییە تۆ ئاوێکی خواردنەوە لە دوکانەوە ئەزانی بەچی کولفێکگاتە ئێرە پێمان کاکە واز لە باخمان بێنە واز لە ماڵمان بێنن لە مناڵمان بێنن یعنی نامانە ئێمە هیچمان نایە بەڵام خۆ ئەو ئاوە کەیت ئاوی ئەم نیشتیمانەیە ئاوی ئەم شارەیە باشە لایەن پەیوەندیدارتان ئاگادار کردوەوە چیان پێ باڵێ وەختی خۆی لە کاتی کۆرۆناکەیە جنابی محافزیشمان ئاگادار کردەوە ماڵیاوە بێ هاتە خەت لەگەڵمانە ئیشی بۆ کردینی تر ئەوە بوو نازام چاکیان کردیات چی ماوەیەک نەما ئیتر دیسانەوە دەستی پێکردەوە 5-6 مانگێ نەما دەستی پێکردەوە بەس کە دەست پێ ئەکا یعنی 4 ساعت 5 ساعت جاری وایە شەو تا بەیانی ئەم ئاوە سەر ڕێژەکە باشە ئێوە لە کۆتا جار کەی بوو کە قسەتان لەگەڵ لایەن پەیوەندیدارا کردووە چێتان ئاگادار کردووە لەسەر ئەم بابەتە لەسەر ئەم بابەتە جەنابی محافزمان ئاگادار کردەوە وەختی خۆی لە کات تازەجی کەسمان ئاگادار نەکردێتەوە بۆ کەس ناچوینمە دەمیەوە هیچیان بۆ ناکردینە یان و باخە باخیچی بۆ ناکرێ باشە خۆ باخە ئێمە نیشتەجینتیایە ماڵمان هەیە مناڵمان هەیە چۆن ئەبێ داوا ئەم لافاوە بێ بەسەرمانەوە زانی زۆری بەخانوکان و باخاتان دیواری ڕوخانوە زۆر لە ناو باخانە ڕێڕەوە هەمووی دروست بووە لە ژێرەوە دیواری کون کردووە ئێستا هەمووی تامشانین بە تەسویرەوە هەموو گەڕەکە خۆیان ئاگایارن و قسەتان لەگەڵەکەن بەڵام ئەوەی کە ناخۆشە ئەم ئاوە وەڵی لەو تەنشە سەروێت ئەو تەنشێ بەڵێ ئەڵێ ساڕێژەکە باشە کە ساڕێژەکە لەو کاتەیە یا کەسی لێ نییە مۆزەفی لێ نییە یا کە زاگادار نیە عنی گوناحەت و ئاوی خواردنەوە ئەم شارە زۆری گەڕەکان ئاو نییە بیخوا ئەو هەمووی ئەوەیە ئەو قڕولیتەیە ئەمە ئەم منتیقەیە هەمووی ئەوەی لافاوە بە یعنی معنای کەلیمە دوای تۆ شەو تا بەیانی ئاو بێت لەو سەرەوە بڕوات بەو سەریعە ڕوایە ئەم هەفتەیە دوو جار ڕوویاوە بەڵێ هەفتە هەیە زیاتر بێ بەڵێ بۆشی هەیە شەو تا بەیانیش بێت ئەرەوەڵا دەستەکانە خۆش بێ بەڵێ ئەوەی کە جوبیسی بوون ئەمە ئەو تەنکی ئاوەیە وەک باسیەکان خاوەنی باخانی ئێراڵێن ئەمە تەنکی ئاوەکەی شێرکوژە کە لەو سەرەوە کاتێک کە ئاوی تێدەکرێت سەر ڕێژەکە سەر ڕێژکردنەکە جاری وا هەیە زۆری پێچیە چەند کاژمێرێک ئەو وێرەیەتە خوارەوە بۆی خۆیان لەسەر تێشوی خۆیان ڕێڕەوێکیان دروست کرد لە بینی ماڵەکان بۆی ئاوەکە تێپەڕێت و نەی یا بە خانوەکانە بەڵام گرفتەکە ئەوەیە لە خوار ئەو ڕێڕەوەوە ماڵی تر و باخی تریتایە بۆیە ئەمە گرفتی بۆ دروستکردون داوا لە لایانی پەیوەندیدارەکەن هەم ئاوەکە بە فیڕۆنەچێ هەم ماڵەکانی ئەمانیش ئاوی تێنەچەمەکەی بینەوە لە تەنیشتمەوە لێرە یعنی شوێنە دروست بووە ئاویشی زۆی تیاکۆبەتەوە بۆ بە قڕولیتەیەکی زۆر ئەمە بە حساب ڕێڕەوی ئۆتۆمبیلە بەڵام ئەمە ڕێگەی ئۆتۆمبیل بەی شێوەیەک نەماوە لێرە ئەمە باخانی خولەرەیسیە کە ئەمە گرفتی دانیشتوانی ئەم ناوەیە بۆ مەخسانەگەڵ لاین پەیوەندیدارا کردو باسی ئەویان کردووە کە لەبەرەوەی کە زیادە ڕەوین شوێنەکانیان ئەم باخە و ماڵانی کە هەیە بۆ هیچ شتێکیان بۆ نەکردن تا ئێستا